ئیشێک کە هەیە و بوونی هەیە و بەهایەکی گەورەی هەیە بەراوردیکەی بە ئیشێک کە بەداخەوە هیچ ئەسڵێکی نەبووە. بیتکۆین دراویشی ئەلکترۆنیە نرخەکەی لە 8 سنتەوە بەرز بووە بۆ $3,000 و ئێستاش لە 32 بۆ $33,000 مامەڵەی پێوە دەکرێت. لە جیهاندا 8,167 دراوی دیجیتاڵی هەیە، بەڵام بیتکۆین لە یەکەمی ڕیزبەندیدایە و لە ئێستادا 18 میلیۆن کەس بەکارهێنەری بیتکۆینن. کەسێک گەیەوێت $100,000 حواڵەکە بۆ دەرەوەی وڵات لە جیاتی ئەوەی کە بە پارەی کاش بچێت لە نووسنگەیەکە حواڵی کەس بیرەکاتەوە ئەگەر ئەو بیتکۆین بکڕێ ئاسانتر لەسەری ئاسانترە توانێت حواڵەکە و عمولێکی کەمتری لێدا بەشێکیان بریتین لە هۆڵدەرەکان واتە و کەسانی کە بیتکۆین ئەکڕن لە هەرزانیا ئەیکڕن یا لە هەر نرخێکە ئەیکڕن ئەمانە هەڵیەگرن بۆ چەند ساڵێکی تر کە گران بێ ئەیفرۆشنەوە. جۆری دومیان کەسانێکن کە دێن فێری ئەوە ئەبن کە بە بڕێکی کەمیش بێ بۆ نمونە تۆ توانیت بای $10 بیتکۆین بکڕی ئەتوانی بای $100 بیتکۆین بکڕی ئەو کەسانی کە دێن بە $100 $200ەوە مامەڵی پێواکەن. کۆرۆنا 5 ساڵ گەشەسەندنی بیتکۆینی پێشخست بەرزبوونەوەی نرخەکەی وای کرد لە هەرێمی کوردستان خەڵک بەرەو پیری بچێت. خەڵک لای ئێمە سیستمی حساب بانقیەکی نییە بۆیە زۆرینەی خەڵک پێیان وایە پارەکانیان لە جیاتی ئەوەی کە دیناری عێراقی بێت کە زۆر یاری پێوە ئەکرێ ئەوانە ڕەنگە ئەگەر بیکەن بە دراوی دیجیتاڵی بە تایبەت بیتکۆین کە ئەبینن ڕۆژ بە ڕۆژ نرخی لە بەرزبوونەوەیە و زۆربەی شۆڤەکانە ئاماژە بۆ ئەدەن کە لە داهاتوێکی نزیکە نرخی بچێتە سەر و $50,000. ماکوان جەمیل شارەزار لە بازاری بۆرسەی جیهانیدا ئاماژەی بۆ هۆکارەکانی بەرزبوونەوەی بیتکۆین کرد. ئەم گۆڕانکاریانەی کە خودی بیتکۆین ئاسانکاریان بۆکە بۆی کە نەبایع دیارە و نەمشتری دیارەوە نەکڕیار دیارە و نەفرۆشیاریش دیارە لە نەتیجە حرەکەکە ئاسانترە خەڵک بە ئاسانتر دەتوانێت و بە تایبەت لە ماخیرەوە کە ئەپێکی زۆر وەکۆڵی ناوازیان بۆ دروست کرد و بە هیچ شێوەیەک لە ڕووی سایبەرسکوێرەوە لە ڕووی شکاندن و هاکردنەوە ناتوانرێ بشکێنرێ خستنە ڕووی ئێستا زۆر کەمە و خاستێکی زۆری لەسرە هەر ئەوەش ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئێستا ڕێکخراوە زلهێزە ئابوووریەکانی جیهان کە پیان و فاینانشال ئینستیتیوشن هاتوونەتە ناوە و خۆیان ئێستا بەردەوامی ئەم ئاڵوێرەکەن لە ڕۆژانە. خەڵک حکوومەت و بانکەکان مشت و مڕی زۆریان دروست کردووە، هەندێکیان بۆ چوونیان وایە داهاتووی مامەڵەی بازرگانی دەبێتە دراوی ئەلکترۆنی، هەندێکی تر بۆ چوونیان وایە کە بەزوویی لەناو دەچێت. لەو نێوەندەدا داهاتوو وەڵام دەداتەوە ئایا دراوی ئەلکترۆنی گەشەی تەواو دەکات یاخود دەپووچێتەوە و کۆمەڵێک کەس زیانیان بەردەکەوێت. هێمن قادر، کورد سات نیوز، سلەیمانی.